وعدەکە لە بەرامبەر بیتی بەخوای گەورەمدایە خوایە گیان عیادەکەم لە 5,000 زیاتر ناکەم. سەلام عەلەیکوم خۆشەویستان. دەمەوێت زانیارێکی بدەم تاوەکو سوود ببینن لەو زانیاری. خۆشەویستان، ئەمە نرخی دکتۆری ئیخسائی لە خستەخانەی میهرەبانی 3 سعری هەیە. لە عەسران بێ تاوەکو لە سەعات 3 تاوەکو سەعات 8 دکتۆری ئیخسائیەکان بە 7,000 دەبینن. ئەمن بە 5,000 دەینم. سەب سپێشاڵستیەکان بە 10,000 دەبینن. ئەوە لە کاتی عەسران. بەڵام لە پاش سەعات 8 هەتاوەکو 12 شەوێ لە تەواڕیەکەی بە 25,000 دەبینن. لە پاش 12 شەوێ هەتا 8 سبەینێکە بە 40,000 دەبینن. خۆشەویستان، چونکە ئەوەش حەقی خۆیتیان کە دێیە خستەخانەی فریا کەوتن، خستەخانە تەلەفۆن لە بۆ دکتۆرێکی دەکاتن، لە ناو خەوێ قیتی دەکاتەوە، سەعات 2 شەوێ دەهینێ خستەخانەی سعرەکەی دەگۆڕدرێتن. بەڵام ئەتوی ئەتیادی وەرە بە 7,000 دیناری دەیەکن دکتۆری ئیخسائی لە خستەخانەی میهرەبانی. ئەوە لەو بەرچاو ڕوونی ئەوانەی کە نەخۆشیان هەیە بیانەوێتن ئیستیفادە بکەن لە دکتۆرەکانی میهرەبانی لە سەعات 3 لە بۆ سەعات 8 نرخەکانیان لە هەموو کاتەکان سعرەکانمان یەک لە سەر 3 یان لە نیوەی کەمتر یان یەک لە سەر 4 عیادەی خستەخانەکانی تێیە. 3 لەگەر 3 مقارنە دەکرێت. گوناحە بە 3 برێلۆکی پرتوقاڵی ئاود لێ نایە کە دەتکوشین. پرتوقال لەگەر پرتوقال 3 لەگەر 3 خستەخانەی میهرەبانی دەبی لەگەر خستەخانەتکە مقارنە بکرێتن. ئەمە دڵسۆزی لێزانی گونجان لە نرخ لە ناو دەستورماندانەیە. قەت بۆ ئیلال ئەبەد سعرمان گران نییە و سعریشمان گران نابیتن. ئەمن وەکو خۆم کە دکتۆر دلێر عیادەم 5,000 هەتا دەژمرم زیاتری ناکەم، چونکە وعدەکە لە بەرامبەر بیتی بەخوای گەورەمدایە خوایە گیان عیادەکەم لە 5,000 زیاتر ناکەم و بەرەکەت بێخە ژیانمان و شفا عاجل لە بۆ نەخۆشەکانمان بنێرە. دوعام کردیە لۆیەکە ئەمێن وەکو خۆم عیادەکەم گرانتر ناکەم و سعری عملیاتیشم لەسەر کوڕی ئەرزی مقارنە دەکەم، نەک لە گەر هەولێرێکە لەگەر خستەخانەشکە لەسەر کوڕی ئەرزی دەرێم. سعرەکانی من لە هەرزانینەکانە، چونکە دەمانەوێتن بەشێکی لەو دی وەرگرمە قەنەعەتم بە مردنی هەیە لێ ئەوها لە دەکەم. لە منافەسە کەس ئەویشەی ناکەین، لە ڕقی کەسیش ئەویشەی ناکەین، لە بۆ ڕەزامەندی کەسیش ئەویشەی ناکەین، بەڵکو دەمانەوێت ڕەزامەندی خۆی گەورە بەدەست بینین بەوەی خزمەتکردنی خەڵکی، چونکە دەزانم دەمرم کاتێک کە مردیشم 2 جانتایەکەی دەستم یەکە چەند عیبادەتی شەخسیە، دووەمینیان ئەو دوعای خێری نەخۆشانەیە کە دێنە ڕەحمە لە داک و بابەت، ئەو سەڵاواتانەیە کە نەخۆشەکان لێ دەدەن، ئەو دڵخۆشکردنی خەڵکیە، چونکە پێغەمبەری نازاد فێری کردینە خەیر الناس ئەنفعهم للناس. و خستەخانەی میهرەبانی ئەگەر هەر شوێنێکیش دروست بکرێ بەو سیفەتانە دروست دەکرێت کە پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێتن المؤمن كالغيث أينما وقع نفع. لە هەر شوێن بنیشینەوە میهرەبانی دڵنیا بە خێر و بەرەکەت دەبەخشینەوە و دەشزانین ئەلا سیلعة الله غالیە ئەلا سیلعة الله جەنە. بەهەشت گران بەهایە لێ دەبیتن جوانی تەمەنمان باشترین شتمان پێشکەش بکەین تاوەکو بەهەشتی پێ بکڕین. لەبیرتان نەچیتن بەیانیان دکتۆری ئیکۆمان هەیە بە سعری میهرەبانی. دکتۆر ئازاد عەبدوڵڵا پسپۆڕی خانەنشین لە خستەخانەی میهرەبانی لە سەعات 9 تاوەکو 12:30 و دکتۆری کسوورمان هەیە دکتۆر یوسف ڕەشید ڕۆژی یەکشەم سێشەمان دەوام دەکا، ڕۆژی پێشەمان دکتۆر عەبدولسەمیع و دکتۆری خانەنشین کەش دێ بەردەوامین لە خزمەتە جوانەکانی میهرەبانی. خۆشبەختە ئەوەی بەشدارە لە میهرەبانی و دەمانێت پشکە خێریەکانمان بەرزکەینەوە. ئێستاکە 65 پشیتکە خێریمان مایە بیفرۆشینەوە تا کۆتایی ساڵ 3,535 پشی خێریمان هەیە. ئێستا دەمانێت بیگەینە 3,600 پشت تا کۆتایی ساڵ. ئەو 65 پشتکە خێری دەمانێت زیادکەین بە هەر شێوەکی بیتن، بە پشکە کامل یان بە جوزئەک بە فاسپێ FIB میهرەبانی 0750 112 وەرە خۆت بکە شیریک لەو پرۆژە مەزن و ناوازە و پڕ هیوایی لە بۆ هی هەمووانین، لە بۆ هەمووانین بمێنن بە سەلامەت. میهرەبانی دڵسۆزی و لێزانی.